سڵاوتان لەبێت و یەک خولەکتان پێشکەش دەکەم. هێرشا موشکیەکانی سەر هەولێر کاردانەوەی جیاواز و جۆراوجۆری بەدوای خۆی دەهێنا. دوای هێرشا موشکیەکانی شەوی ڕابردووی پارێزگای هەولێر چەندین قسە و بەیاننامەی جیاواز بڵاو کرایەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هێرشەکان لەسەر ڕێگەی هەولێر گوێر ئەنجام دراون و بە زوویی هێزە ئەمنیەکان دەستیان گرتووە بەسەر ئەو ئۆتۆمبیلەی کە کارەکەی پێ ئەنجام دراوە و وەک سەکۆی موشک هاوێش بەکارهێنراوە. سەرۆک کۆماری عراقیش کردەوەکەی وەک کردەیەکی تیرۆریستی ناوبرد و ڕایگەیاند بە ئامانجگرتنی هەولێر پێشهاتێکی مەترسیدارە و تاوانێکی تیرۆریستیە. لەسەر هەمان دۆسیە وەزیری دەرەوەی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکی حکوومەت پشتگیری خۆی ڕاگەیاند بۆ لێکۆڵینەوە و بەدواداچوونی هاوبەش بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی هێرشەکان. وەزارەتی دەرەوەی ئێرانیش لەسەر زاری وتەبێژەکەیەوە ڕایگەیاند کە ئەوان هیچ پەیوەندیەکان بە هێرشەکانەوە نییە و ئیدانەی هەر هەوڵێکی کرد کە بیەوێت ئێران تۆمەتبار بکات بەو کارە. خواتان لەگەڵ.